ام هرم پارێزگەها سلێمانیە ئەمێ بەحسا حاجی عوسمان جوەرە بکەن کو کەڤنترین جوان سەرراجێن کولی سلێمانیەیە نهاش بەر تەمەنی مەزن بووە نەماتکارە کار بکە ئێدیش بۆ خوا دکانەکە کەڤن نەکریە دناڤەوێت کانێدا دیبەنەی موزاخانەی بەرچاوێ مرۆت سەکردن هێندە تشت و کەلوپەلێن کەڤن دناڤدا کۆب کردنە دەبێژە ئەف پیشەیە هان ئەف کارێ هان ئەمش باب و کالێن خۆ فێربوونە و حەتانێن هاژی لەسەر بەردەوامن هەروەها ئەو دوکانە و مۆزەخانەیەک ئەم بەحسێت کرد تێدا کەلوپەلێن کەڤن کوی دەستی خۆ کۆمکردنە لەسەر کارکردنە هەروەهاژی چەک و زینەیە چەکان و زینەیە هەسپان و گەلە کەلوپەلێن دنیێن کەڤن کودناوە ئەوێت کارە هامزە هەی هەل بە دناوە فیچرابەتە هونێوە موزەخانەی ببینن و حاجی عوسمان ژن ئەس بکەن لە دێر زەمانەوە لە باو و باپیرمانەوە سەرڕاجی هەبووە وەختی خۆی شار و دێهات دوور بوون لە یەکەوە ئەو پیاوانەی کە ڕێز عەشایر بوون و یا خەڵقی دێهاتەکان بوون لە باتی سیارەی ئیسە بە وڵاغ هاتوون کە هاتوونەتە ئەم شارە کەلوپەلی پێویستیان کڕیوە و گەڕاونەتەوە بۆ دێکانی خۆیان ئەو کات و زەمانەیە پارە کەم بووە بەڵام شت زۆر بووە من لەبەر دەستی باوکی خۆمان گەورە بووم ئیشی کەلوپەلی سەرڕاجی زیندورێتی و فیشەگڵغ و ئەمانەشیان دروست دەکرد ئەشیای کەلوپەلی وڵاغ بریتی بووە لە نەرمەزین و تەکەڵت و قەڵتاخ لەگەڵ تەنگە و ژەرتەنگە و دەسەجڵە و لەغاو ئینجا هاتوونەتە ئێرە ئەو کەلوپەلانەیان کڕیونە و گەڕاونەتەوە شوێنی خۆیان ئەم بازاڕەی ئەیبینی بە دەگمەنتیانە بووە ئەو ئیشە نەکات لەبەر ئەوەی دێهات هەمووی ئەوەیە کڕی وەکو چۆن ئێستا دەچیتە مەعرەت سەیارە کڕی ئەوانیژەوە ئەهات لە ئێرە زینیانەیە بە دروستکردن و هەتا بۆیان تەواوە کرا ئەهاتن ئەیان بردەوە وردە وردە ئیشی سەرڕاجیەکە وەکو کەلوپەلی زین زۆر بە دەگمەنە ئیستا لەبەر ئەوەی لە جنوبەوە لە خاریجەوە زینی حازرە کڕن ڕۆژانە ئەو وەستایانە کەمە بنەوە لەبەرەوەی فرۆشیاری کەمە ئێستا زۆر بەدەگمەن لێرە ئیشی سەرڕاجی تاکوتەرای وەکو من کە وەختی خۆی لە باو و باپیرمەوە بۆمان ماوەتەوە ئیشی سەرڕاجی بزانە وەکو باو و باپیرم باسییانە کرد مەسەل بۆ نمونە ڕێز عەشایرە کۆنەکان ئەوانیش ئەو فیشەگڵ و غوشتانە پیاوی خۆیانە نەر لە بازاڕ بۆیان نەکڕین بە قیاسی پشتیان و بۆیان نەبردنەوە ئەو پیشەیە زۆر کەم بۆتەوە هەر کەم کەمە تاک بە تاک پێشبەرگەی بەڕێز کیفی مەغزەری کڵاشیکۆف و کیفی دەمانچە ئەکڕن ئێستا سێ چوار کەس باون کە ئەو پیشەیە بکەن وەکو مەریوانی کاک عەبدوڵڵای خوارێ خۆش بوو یا مەسەل کوڕی فەقێ سلێمانی سەرڕاج یەک دوو برازای منی شەیە میران و ئەو کوڕێ کە لە لای ئیژەکە لە ڕێنمایی سەلاحی برام تەوجیهاتیان پیا کە ئەوە ئاوا دروزەکرێ و ئاوا دروزەکرێ ئەگەر خەڵق بێوێ ئەیش زۆر بەکەم چونکە ئەوە ئەو شتانەی کە وەکو فیشەگڵ و کیفی دەمانچەوانە خەریتەی هەیە لەسەر ئەوە ئەیکەن ئەو کلتورە سەرڕاجی هەر ئەمێنێ بەڵام بە دەگمەن ئەو کەسانەی کە مەسە بڵێن من کە ئەوە سنعاتی با و باپیرمە ئەگەر شاگردم هەبێ فێر یەکەم دوای من ئەو میهنەیەکە